شەشەمی پەرلەمانی کوردستان بەناوی سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان نزیکەی 5 مانگە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کراوە. 4 مانگیشە ئەنجامەکانی هەڵبژاردنە دیزاین کراوەکە لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە پەسەند کراوە. بەڵام پەرلەمانی کوردستان تا ئێستا تەنیا کۆبوونەوەی سوێند خواردنی ئەندامانی کردووە و نەیتوانیوە کۆبوونەوەی یەکەم بە تەواوی ئەنجام بدات. بەخوای گەورە سوێن دەخۆم کە بە پێی یاسا پێویست بوو لەم ماوەیی کە تێپەڕیوە پەرلەمان جگە لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی خۆی سەرۆکی هەرێمی کوردستانی هەڵببژاردایە. دواتریش سەرۆکی هەرێم کەسێکی بۆ پێگەێنانی حکوومەت هەڵببژاردایە و دەنگ لەسەر کابینە وزاریەکەش بدرایە. بەڵام ئەمە لای پەرلەمانە مردووەکە شیردا بۆ داپیردایە و هێشتا لە کۆبوونەوەی یەکەمدا چەقیوە. هەرچەندە پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی گەلە و دەسەڵاتی یاسادانان و چاودێری لە خۆ گرتووە، بەڵام ئەم خولە دیزاین کراوەی پەرلەمان لەو پەڕی دەستەوەستاندایە خەمساردێکی مەزن بۆ کاراکردنی لە ئارادایە و هیچ جۆرە جوڵەیەکیش بۆ دانیشتنی پەرلەمان نییە. لە ئێستاشەوە 2 خولی یاسادانانی فەوتاوە. ئێستا 97 پەرلەمانتار کە سوێندی یاساییان خواردووە تەنیا موچە وەردەگرن و چاوەڕێی ڕێکەوتنی یەکێتی و پارتین بۆ ئەوەی دەست بە کۆبوونەوەکانیان بکەنەوە. ئەو 2 حیزبەش بەبێ گوێدانە دۆخی خراپی هەرێم و ناوچەکە درێژە بەدەسەڵاتی ماوە بەسەرچوویان دەدەن. ئەگەر ئەندامانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە خەمی خەڵکدان و لە بەرەی دەسەڵاتدارانی مشەخۆردا نین، ئەوە باشترین بژاردە لە بەردەمیان بۆ گێڕانەوەی شکۆی پەرلەمان دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵ و جێهێشتنی ئەو باڵەخانەیەیە کە بووەتە پاساوی بەردەوامی حکومڕانی خۆسەپێن لە هەرێمی کوردستان، هەروەها ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەختەی پاک و بێگەردە. کۆمەڵی دادگەری کوردستان کە بڕیاری داوە بەشداری لەم خولەی حکوومەت و پەرلەمانی کوردستان نەکات، هەر لە سەرەتاوە ڕایگەیاند ئەم خولە شکست خواردوو دەبێت و پەرلەمانێک بە دیزاینی پێشوەختە پێگەێنرابێت ناتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بکات. هەرچەندە بەتەمەنترین ئەندام پەرلەمان وەک سەرۆکی تەمەن لە فراکسیۆنی نەوەی نوێ دەست بەکار بوو، بەڵام هەرزوو لە بەرپرسیارەتی ڕای کرد و نەیتوانی ئەرکی خۆی ئەنجام بدات. ئەو دانیشتنەش کە دەیتوانی بیکاتە بەڵگەی مایەپوچی پەرلەمان بەکراوەی هێشتیەوە و خواستی پارتی و یەکێتی جێبەجێ کرد. بەم جۆرەش پەرلەمانتاران لە ڕووی یاساییەوە نیشانەی پرسیاریان لەسەر دروست نابێت و پەرلەمانیش گرفتی یاسایی بۆ دروست نابێت بۆ ئەو وادە یاساییەی بۆی دیاری کراوە. لە 34 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردیدا هیچ خولێکی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتی خۆیدا نەکراوە و هیچ حکوومەتێکیش بە ئاسانی لەدایک نەبووە. بەڵام لە خولەکانی ڕابردوودا لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە و جددی هەبوو، سەرەڕایستەم و شێوازی حکومڕانی خۆسەپێنی پارتی و یەکێتی، پەرلەمان زووتر دەست بەکار و کارا دەبوو حکوومەتی نوێی بۆ خەڵک پێک دەهێنا. پەرلەمان جێگای مشتومڕ و ململانێ بوو دژی دەسەڵات، بەڵام ئەم خولەی پەرلەمان هەر بە مردویی لەدایک بوو، هەر بۆیە نەک چاوەڕێی خزمەت و کاری گەورەی لێ ناکرێت، تەنانەت 4 مانگە ناتوانێت سەرۆکێک بۆ خۆی هەڵبژێرێت. جارێکی تریش داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکانەکەم کە بگەڕێنەوە بۆ هۆڵی پەرلەمان بۆی بەردەوامی بین بە پرۆژەی هەڵبژاردنەکە.